4 ساڵە قوتابخانەی کۆڕی کوڕان لە شارۆچکەی کۆڕی سەر بە قەزای شەقڵاوە تەواو کراوە، بەڵام تا ئێستا دەوامی فەرمیتیادا ئەنجام نەدراوە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەنجامدانی پرۆژەی جووتسایدی کۆڕی قەندیل کە بۆتە هۆی تێکدانی ڕێگای سەرەکی قوتابخانەکە، ئەوەش لە کاتێکدا خودی پرۆژەی جووتسایدەکە زیاتر لە 4 ساڵە کارکردن تیایدا وەستاوە. قوتابخانەکە لە 18 پۆل پێک هاتووە، بڕیار بوو دوای تەواوبوونی زیاتر لە 500 قوتابی تیایدا بخوێنن، بەڵام دوای بردننی جووتسایدەکە قوتابخانەکە لە شارۆچکە جیابۆتەوە و بە هۆی بەرزی شوێنی قوتابخانەکە و نەبوونی ڕێگایەکی دروستەوە قوتابیان ناتوانن بچن بۆ قوتابخانە. بەڕێوەبەری قوتابخانەکەش دەڵێت قوتابیەکانیان ناچار بوون بچن بۆ گوندی ئارمەوان و لەوێ بخوێنن کە جگە لە دووری ڕێگاکە زۆری قوتابیەکان فشارێکی زۆری لەسەر قوتابخانەکانی تر یەکجار زۆر لەسەر شارۆچکەی کۆڕێ